وەڵاهی منم شاری خۆمە و من شار چۆڵ ناکرێ پێم لە بەر پاراستنی کۆمەڵی گەندەڵ و دز و خاکفرۆش و خۆفرۆش و ئەگەر بە مردنی خۆشمان تاو بێ ئێمە واز لەو قزیە نایەنین تازە هەر چۆنێ بێ مۆزوعەکە کراوەتەوە ئاشکرا بووە و دنیامان تێگەیاندووە و وەزارەتی عەدل دەستەی مافی مرۆڤ و داواکاری گشتی و ئەنجومەنی دادوەری وەزارەتی تەندروستی و چاودێری دارایی هەموو ئەمانەمان تێگەیاندووە بەڕاستی UN-مان تێگەیاندووە منەظەمات و ڕێکخراو نێودەوڵەتیەکانمان تێگەیاندووە کە ئەمانە کێن و چێ لە پشتیانن چۆن بەرگریان لێ ئەەکەن و چۆن ژیانی خەڵکێک ئەگەر بێت دڵسۆز بێت بۆ نەخۆش و بۆ کارەکەی ئەیخەنە بەر هەڕەشەی کوشتن و مەترسی لە ناوبردن و ئەم شارە شاری منە و ئێمە تەسحەیەمان ناوە لە ساڵی 1970 ئەوەی دەربەدەریە بەسەرمان هاتووە و بۆ کاروباری یاسایی و سکاڵا کە لێپێچینەوە بکە لەوەی کە بەرامبەر بە پزیشکێ کراوە چونکە من کەسێکی هەڵهاتووی دەستی یاسانی من فەرمانبەرێکی ئەم حکومەتەم نا بە ئیزنی خوا پیشەکەم لە دەستنایم چونکە من وەزیری تەندروستیم ئاگادار کردوتەوانێ و پەرلەمانی کوردستان ئاگادارە و دەستەی مافی مرۆڤ ئاگادارە و کتابیان بۆ کردوم کە من وەکو پزیشکێک ژیانم کەوتۆتە بەرمەترسی و لەسەر هەڕەشەی کۆمەڵی کەس کە هەڕەشیان لە من کردووە من هاتووم بۆ هەولێر لە بەرەوەی پەنا بگرم بە هەموو ئەو ڕێکخرا و منەظەمات و دام و دەستگا حکومیانەی کە لە حکومەتی هەرێمی کوردستانە هەیە و سوپاسی ئەوانەش ئەەکەم کە لە هەولێرە ئەمنیەتی منیان پاراستووە ئەمنیەتی من لە ئەستۆی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانە جێگرەکەیەتی ئاسایشی سلێمانیە هاوسەرۆکیەکێتیە